بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە پانۆڕاماتان پێشکەشەکەین. هەڵبەتە گفتوگویەکی زۆر و جەدەلێکی زۆر لەسەر کامێرەی پوینت و کامێرەی چاودێری ڕێگە و بانەکان هەیە. ئەم بابەتە بەشێک پێی وایە کە ئەمە سوودێکی زۆری هەیە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ئێستا جەدەلەکە لەو نێوانەیە لە نێوان سەلامەتی هاوڵاتی و گیرفانی هاوڵاتیە ئەبێتە ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە. ئایا ئەمە یاسایی یان نایاساییە؟ بۆچی ئەم بابەتە لە گەورە کراوە یان بەڕاستی بابەتەکە گەورەیە بۆ ئەوەی قسە و باسی ورتنی لەسەر بکرێت و بچێتە سەر بەساری خۆی و هەم ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە خەڵک لە ڕووداوەکانی هاتوچۆ بپارێزێت تا ڕادەیەک و خێرایی کەم بکرێتەوە و هەمیش هاوسەنجێک هەبێت لەگەڵ گیرفانی هاوڵاتیان. ئەم شەو قسە و باس لەسەر ئەم پرساکەین لەگەڵ بەڕێزان لێرە لە ستۆدیۆ بەڕێز عیماد حەمید ئەندامی دەستەی بەڕێوەبەری تۆڕی ڕێکخراوەکان ئەوە پارێزەر عیماد بەخێر بێ سوپاس دەکەم و هەروەها بەڕێز هەڵکەوت عەبدوڵڵا شارەزای بواری هاتوچۆ لە وڵاتی فینلەندا و بەسپاسەوە لەگەڵمانە لە ڕێگەی سکایپەوە هەروەها لە شاری هەولێر بەڕێز کۆچەر عەلی چالاکوانمان لەگەڵ ئەبێت. کاک عیماد ئێوە ینی چی وای لێکردن تۆڕی ڕێکخراوەکان کۆ ببنەوە کۆنگرێ ڕۆژنامەوانی ببەستن و بڵێن قبوڵی ناکەین و ئەمە نایاساییە؟ مەسەلەن من خۆم تەجروبەی خۆمت بۆ باسکەم، یعنی یەک شتی ناخۆشە پوینت تو پوینت ئەبێت چاوێکت لەسەر ئەوە بێت لێرە سەتە ڕۆی چاویشی لەسەر کیلۆمەتری ئەمە ینی تەرکیزی تەواتی دەخاتە سەر شۆفێری ئەمەی ناخۆشە بەڵام بەڕاستیش هێواشە ڕۆی ینی خێرا ڕۆیشتنی تیانە خەلەلەکە لەکوێ ینی هەستەکە نایاسایی بوونی تایە. سپاس کاکزانە سپاس بۆ دەستێتە لە کورساتی جوانەوە ڕاستەکەی کاکزانە ئێمە بابەتەکە خێرا ڕۆشتن و سەریا ڕۆشتن و هێواش ڕۆشتن نییە دوور و نزیک بابەت قسەمان لەسەر ئەمە نییە یاخی قابل ئێمە خەڵک دەفعەکەین بۆی بڵێن سەریا بڕۆی مشکلە نیە ئەتیادیە شتیوانیە بە هیچ جۆرێک ئێمە قسەمان لەسەر یەک پۆینتە زۆر بە پوختی و بە چڕی ئێمە کورتی کەینەوە لەوەی کە ئێمە کێشەمان لەگەڵ خودی گرێبەستی دانانی کامێرەکە هەیە ئەو ئیجراعاتی کە گرێبەستەکەی پێکراوە ئەو مافانی دراوە بۆ کۆمپانیا ئەو ئەرکانی خراوەتە سەر حکوومەت ئەو ئەرکانی خراوە سەر بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ سەر بودجێ گشتی پێچەوانە بوونی یاسا هیچ بابەتەکە پەیوەندیدا بە سەلامەتی و بە تیژ ڕۆشتن و بە تیژڕێی ئەو بابەتانەوە نییە و بۆ ئێمە پێمان وایە ئەم بابەتە نایاساییە لەوە چێ ئێمە لە نەتیجەی ئەوە بووە کە یەکەم گرێبەستەکەمان بینیوە و دیراسەمان کردووە دوو سەردانی لایەنە پەیوەندیدارەکانمان کردووە لە ڕووی یاساییشەوە لێمان کۆڵیوەتەوە بە مطمئینێکی زۆرەوە هاتوینەتە ئەم بەرەیە کە ئێمە پێمان وایە ئەمە نایاساییە. چی نایاساییە؟ گرێبەستەکەی کە کامێرەکەی پێدانراوە. بۆچی نایاساییە؟ پێش ئەوەی ئێمە کە لە فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەم یادداشتی 11 خاڵیەوە سەردانی هەموو لایەنە پەیوەندیدارەکان بکەین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داواکاری گشتی دەستەی دەستپاکی پەرلەمانی کوردستان وەزارەتی داد یعنی ئەوەی کە پەیوەندیدار بێ بەم پرسانەوە ئێمە سەردانمان کردو پێش ئەوەی ئێمە ئەمانش بکەین یعنی بەڕێزان لە داواکاری گشتی سلێمانی دیارە تۆ کە مناقەشەی و بابەتەیەکی ئایا ئەمە یاسایی یان نایاساییە ئەبێ جێ تێگە بێ قسەیەکی لەسەر ئەم بابەتە کردبێ کە لە ڕووی یاساییە و معتەبەر بێ. داواکاری گشتی سلێمانی لە 18 2022 لە کتابێکیا لە نووسراوێکە کە بۆ دەستەی دەستپاکی کردوێتی توتی کاکە تکایە بە دووادات چوون بۆ ئەم گرێبەستە بکەن گرێبەستی کامێراتی ژڕەویەکە ئەم گرێبەستی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ و کۆمپانیایە کراوە لەبەر دوو هۆکار کە بە ڕوونی داواکاری گشتی پێوتوین یەکەم لەبەر ئەمە پێچەوانەی مادەی 86 یاسای هاتوچووی ژمارە 86 ساڵی 2004 پێچەوانی بەندی 11 ئەو یاسایە دوو لەبەر ئەوەی ئەمە زیانێکی زۆر بە بودجێ گشتی گەێنێت واتە داواکاری گشتی پێوتوین ئەمە نایاساییە ینی ئەم مناقەشەی ناکەین و بڕاوەتەوە ینی ئەمە هیچ مناقەشەی لەسەر بابەتە نییە دوو بابەتەکە پەیوەندیدار نییە بۆی کە ئێمە ئایا قسەمان لەسەر ئەوە بە کامێرەکان دابنرێ یا دانەڕێ ئەسەرەوە نییە بە هیچ شێوەیە کاتی خۆی بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی سلێمانی 94 کامێری کڕیوە هەر کامێری 75 میلیۆن دیناری پێداوە کەسیشمان قسەمان لەسەری نەکردو پێمانەوە بۆ بۆ سەلامەتی گرنگە بەڵام ئەوەی کە عەجبایەتیە لەم کەیسا ئەوەیە کە ئەم 94 کامێرەکەی 75 میلیۆنی پێدراوە کەس نازانێت چی لێ هاتووە بەڵام هاتوون 225 کامێرەیان بە کۆمپانیای کڕیوە و دای ئەنێن و 94 کامێرەکەش سەرنگونە ئەگەر تۆ پێ دوایە ئەمە بۆ سەلامەتی و بۆ هاتوچۆی بۆ ئەوەیە با بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ وەزارەتی ناوخۆ کامێرەکانی خۆی دانێ هیچ پێویست نییە و هیچ جەدوای ئەوەی نییە کە تۆ ئەم بابەتە بیت بە کۆمپانیا دانانەکەی ئەتیادیە سیستماتیک و نێتۆرکەکەشی ئەتیادیە بەڵام بۆچی تۆ پشکت داوە بۆ کۆمپانیا و پشکەکەش لە چی
لەو غرامەی کە بنووتی هاوڵاتی بەیانی لە کاتی تازەکردنی سنوێکە کە پارەی غرامەکەمان لێ ئەسەنن واتە هاتووە کۆمپانیاکەی کردووە بە خاوەن پشک بە هاوپشتی خۆی لە بابەتی غرامات لە کاتێکە داواکاری گشتی پێوانەڵێ بابەتی غرامات بابەتێکە پەیوەندیدارە بە بودجێ گشتیەوە پەیوەندیدارە بە داهاتی گشتیەوە هیچ کەس لە کەرتی تایبەت بە هیچ هۆکار و سەبەبێک بۆی نییە ببێتە خاوەن پشک لەم بابەتەیە چونکە ئەمە بابەتێکە کە غراماتە ئێستا لە ڕسوماتە ئەمە حاڵەتمان هەبوو لە بەری ڕسوماتە حکومەت ڕێکەوتووەکە کۆمپانیاکە و کردوێتی بەڵام لەبەرەوەی بابەتە غراماتەوە لە بابەتی غراماتیشە بە هیچ جۆرێک قابلی ئەوە نییە کە کەرتێکی تایبەت بێت هاوپشکی بکات چ جۆر هاوپشکێکیشدا بۆ ماوەی 15 ساڵە دو ساڵی یەکەم کۆمپانیاکە لە سا هەشتای پشکەکانە بە لە سابیستی بۆ بڕێوەراتی گشتی هاتوچۆ دوای دو ساڵی یەکە پێچەوانە بێتەوە لە سابیستی بۆ کۆمپانیاکە لە سا هەشتای بۆ هاتوچۆ ئەم بڕە زۆرە پارەی لە پێناوی چی گیانی ئیمادی وەکو تۆڕ ڕێکخراوەکان داواکەن کامێرای پوینت یان خاڵ بۆ خاڵ لا ببرێت یان نەمێنێت یان چی بگۆڕێت لەو بابەتەیە ئەو گرێبەستەی کە دانانی کامێرەکەی پێکراوە لە نێوان وەزارەتی ناوخۆ کۆمپانیاکەیە بابەتی بە هەدەردانی سامانی گشتێکە و بابەتی پێچەوانبوونی یاساکە چۆن تعدیلی ئەکاتەوە وەزارەتی ناوخۆ خۆی توانێت تعدیلی کاتەوە بۆ جۆرەی کە داواکاری گشتی پێڵە بیکە باش ینی گرفتانیە لەگەڵەوەی هەبێ بە هەمان سیستم هەمان سیستمە هەر جۆرێکە هەرچەند بەڕاستی ئەمە لەسەر سیستمەکە تێبینی جدیمان هەیە دوێنێ ئەو کەسی کە خۆی خاوەنی بیرۆکەکەوێت کاکە من ئەم بیرۆکەم پێشنیار کردو بۆ ئەمە منم کردووە ئەمە بیرۆکەی ناو کۆڵانە ناو مەکتەب و ڕۆزەوە بۆ لێو حاڵەتی سەلامەتی زەڕور لەو شوێنانەی کە قەرباڵغی و نیشتەجێبوونی تایە بۆی کەسەکان دەتوانێت لە کۆڵانێکا بەرسورەتێکی وا بڕوە بە هیچ جۆرێن بابەتە بۆ دەروی شار نییە بۆ لە خەتی فریانی و جناب تەفەرمووی اینجا ئێمە لە ڕووی ئەندازی هاتوچۆ کێشەی گەورەمانێ لە جادەکە نووسراوە هەشتا لە تابلۆکە نووسراوە 6 لێژیەکی زۆرە تۆ سیارەکە ناتوانانی خۆت بگریتەوە کارەسادە خوڵقێنی زایدنەوەی لە جادێکە دادناوە کە جادی دوکان سلێمانی کەمترین ڕووداوی هاتووی تیاڕوەدا زائدن خەڵکی دوکان ناڕزایوان دەرەبڕێکەمە زیانی گەوری بە کەرتی گەشتاری گەیاندووە کە خەڵگەر تااقەتینە ڕووکاتەوێ ئێمە بەڕاستی ئێستا سیستەمەکە تیبینی جدیمان هەیە بەڵام نامانێ بکەین ناو ئەو جەزەرە ئێوە شەڕی چیەکەن مەسەلە شەڕی هەڵۆشانەی گرێبەستەکەکەین بۆ ئەوەی کە نەپێچەوە گرێبەستە کاڵوشێتەوە کامێراکانی ژە بگۆڕانکاری مەسەلا بێ بەڵێک با کامێرەکە وەزارەتی ناو خۆی داینێ با داهاتێکی بگەڕێتەوە بۆ بودجێ گشتی و بۆ بەڕێوەراتی شتاچوو سلێمانی زۆر باش بەڕێز کاکەڵ کەوت دووبارە سوپاس دەکەم ساڵانێکی زۆر بەڕێستان کە بە نامیلکە بە نووسین بە کۆڕ بە سیمینار بە بەرنامەی تەلەڤیزۆنی خەمخۆرێکی جددی ئەو بوارە بوویت ئێستا ئەو بابەتە تا چەند کاریگەریە بێ لەسەر کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆوە بەشێکیشی بۆچی خەڵک ئاوا هاواری پەیوەندی بە جیرفانەوەی پەیوەندی بەوە هەیە کە ئەمە حەزێکمان هەیە بۆ خێرایی ئەو حەزەمانە کوژێ ینی پێت وایە لەکوێ ئەو بابەتە ناچێتە ناو تەبیعەتی هاوڵاتیەوە زۆر ڕێزم بۆ بەشداربووانی بەرنامەکە هەیە بۆ بەڕێزت بۆ بینەران و بیستەرانی کورساتیش لە ڕاستیدا کاتێ ئەم مەسەلەیە ماوەیەکی زۆر درێژ لەمەوبەر بەر لەوەی ئەم کامێرانت بە واقعی بکەونە گەڕ ئەو کاتە هەڵمەتێکی زۆر گەورە کرا هەندێک پەرلەمان تیاپە بەشدار بوون ئەنجومەنی پارێزگای سلێمانی تایدا بەشدار بوو و خەڵکانی چالاکوان و من یەکێ بووم لەوانی کە لەو سەردەمە قسەم لەسەر کرد و تەنانەت لەسەر گرێبەستەکە و لەسەر ناوەڕۆکی پرۆژەکە و چۆلێتی دانانی لە ڕاستیدا ئێمە دوو ڕەهەندمان لە باسکردنی ئەم شەوا هەیە کە بە ڕەهەندێکی بریتیە لە ڕەهەندێکی یاسایی ئوسوڵی کە پەیوەندی بە خودی پرۆژەکەەوە هەیە کە ئەم گرێبەستە چۆن کراوە ناوەڕۆکی گرێبەستەکە چۆنە و لە بەرژەوەندی کێدایە و تا چ ڕادەیەک سوودی هەیە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و تا چ ڕادەیەکی لە ڕووی داراییەوە هەم نابێتە بارگرانی بەسەر خەڵکەوە و هەم سەرچاوەیەکی داراییش دەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ڕەهەندی یەکەمی ڕەهەندی دووەمی بریتیە لەوەی ئایا بوونی کامێرە جا ئەو کامێرەیە بریتی بێ لە کامێرەی پۆینت و پۆین بریتی بێ لەو کامێرە جێگیرانی کە وەختی خۆی لە سلێمانی دانرا و تەنیا یەک کامێرە لە پردی کۆبانەیەش دەکات یاخود کامێرەیە بێ لەناو ئۆتۆمبیلا بەنهێنی لە شوێنێکا دانرا بێ ئەمانە هەمووی لە واقعدا لە ڕووی زانستی مرورەوە من قسەی لەسەر دەکەم سوودی دیاریکراوی خۆی هەیە بۆیە من پێم خۆشە هەم بینەران و هەم ئەو بەڕێزانی لە بەرنامەکە بەشدارن لەوە تێبگەن ئەم دوو ڕەهەندە لە یەک جیاوازن و دەشێ یەکتریش تەواو بکەن
یەکەمین خاڵکە من دەمەوێت بیڵێم بەشی زۆری خەڵکی کوردستان بۆ بەڕێزانش کە لەم بەرنمەیە بەشدارن تێبینیان لەسەر خودی ئەو گرێبەستە هەیە ئایا ئەو گرێبەستە بۆچی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەکراوە بۆچی دراوەتە کۆمپانیایەک کە کەرتی تایبەتە و ئەو کەسەی کە ئەم کۆمپانیایەشی هەیە کەسێ نییە بۆ خۆی شارەزای بواری هاتوچۆ بێ و کەسێ نییە خۆی ئەزمموی لەگەڵ بواری هاتوچۆ هەبێ لە هەمان کاتیشدا بە پێی ئەزمموی جێبەجێکردنی پرۆژەکە بۆم دەرەکەوێ خەڵکانی شارەزاشی لەبەردەستان نییە بۆ ئەوەی جۆرێ لە ڕێنمایی و عەقلانیەتی بوارەکەی پێ ببەخشن بۆ ئەوەی ئەو پرۆژەیە کە ئەکەوێتە گەڕ هەم لێکدانەوەی هەڵی تێدا نەبێ و هەم کاریگەری خراپی لەسەر هاتوچۆ نەبێ و هەم کێشە بۆ هاوڵاتیان بە تایبەتی شۆفێران دروست نەکات. واتە بەشی یەکەمی خەڵکەکە تێبینیان لەسەر ئەو گرێبەستایە پێیان وایە ئەم گرێبەستە مادەم دراوە بە کەرتی تایبەت کە کۆمەڵی خەوشی تێدایە کە بریتە لەم خاڵانی خوارە. یەک زۆربەی قازانجی ئەو پرۆژەیە لە ماوەی 15 ساڵی یەکەمە بۆ کۆمپانیاکە دەڕات و ڕێژەکەشی 170 بەرامبەر بە 130 تاوەکو ئەو پارەیە کە چۆتە کامێرەکان و خودی پرۆژەکە تەواو دەبێت. خاڵی دوو ئەم پرۆژەیە نهێنی شۆفێرەکان دەکەوێتە بەردەستی کەرتی تایبەت واتە ئەو کەسی کە سەرپێچی دەکات کە ڕسمی دەگیرێ دەشێ هەندێک ئیشکالیاتی کۆمەڵایەتی و کەسایەتیشی لێ بکەوێتەوە. بۆ نمونە کەسێک لەناو ئۆتۆمبیلێکایە خانمێکی لەگەڵایە خۆشەویستێتی و ئەم خۆشەویستە کاتێ بە کامێرە دەگیرێت و لە خێرایی دەدرێت ئەم وێنەیە بۆ خۆی ئەکەوێتە دەست کەرتی تایبەت کە نابێ بکەوێتە دەست کەرتی تایبەت پێویستە لە بەردەستی حکوومەت خۆی دابێت و لە وڵاتانی پێشکەوتوو ئەو شوێنەی کامێرە کە ئەکەوێتە سەرسەکن دایمەن ئەو شوێنە دادەپۆشرێ بۆی کەسی دووهەم ئەو ئیشکالەتەی نەبێت. خاڵی سێەم ئەمە بەپێی ئەو گرێبەستەی کراوە وا دەکا کە بەڕێوەبەرێتیەکانی هاتوچۆ ئایا مانگانەیە سێمانجارێکە ئەبێت تەسفیح حسابات لەگەڵ ئەم کۆمپانیایە بکەن لە کاتێکە ئەو کەسەی سەرپێچی دەکا هەتا ساڵانەکەی نوێ نەکاتەوە واتە ئایا ساڵێکی کا دوانەی کاسیانی ترەیکا پارەکەی ئەو غەرامەیە ناچێتەوە ناو گیرفانی حکوومەت بەڵام حکوومەت پێویستە تەسفیح حسابات کا بەبێ ئەوەی چاوەڕوانی ئەو کەسە بکاتاوەکو سەنەوەکەی تازە بکاتەوە. ئەمە ئەم سێ خاڵە وای لە خەڵکی ئێمە کردووە کە لە دژی ئەم پرۆژەیە بێ ئەجینا خەڵکانێکیش هەن سەبارەت بە تەوەری دووهەم و ڕەهەندی دووهەم تێبینیان هەیە ئەوە دەشێ بریتی بێ لەو شۆفێرانی بۆ خۆیان سەرکەشن نایانێ پابەندی یاسا و ڕێساکانی هاتوچۆ بن. ئەوەی پەیوەندی بەلایەنی دووهەم و ڕەهەندی زانستیەکەیەوە هەیە من پێم وایە دانانی کامێری خێرایی بۆ خۆی سوودبەخشە یەک بۆ کەمکردنەوەی خێرایی دوو بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ سێ بۆ کەمکردنەوەی مردن لە ڕووداوەکانی هاتوچۆ چوار بۆ کەمکردنەوەی تێکشکان یاخود بڵێن پەککەوتنی بۆی خەڵک لای ڕۆم بێ بەڕێز مامۆستا کەوت ینی ئەگەر بێت و ئەو گرێبەستە بەو شێوەیە نەبووایەوە ئەو تایبەتمەندیانی کە بەڕێز باس کرد مەسەڵەن کەسێک ڕەنگە خۆشەویستەکەی لەگەڵ بێت مەسەڵەن ڕەنگە کەسێک بەهەر هۆکارێک مەسەڵەن ڕەفیقێکی لەگەڵ بێستە خۆ خەڵک کراوەتەوە مەسەڵەن ئێستا دوو کەس بێکەوە ڕۆنە هەولێرە ڕۆنە ڕانیە لە ڕانیەوە لە هەولێرەوە دێنە سلێمانی خۆمەرزنی هەمووشیەوە بێ لەو سزایەکە کەوێتە دەستی ڕەنگە زەلام کوشتی لێ بکەوێتەوە ئەمانەی لێلا بیت دانانی ئەم پوینت و پوینتە لە خاڵ بۆ خاڵە سوودی ئەبێ بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بێگومان دەیبێ بە شەرتێ کە بەپێی ستانداردە جیهانیەکان بکرێت. ئێمە کامێرەکانی پێشوو کاکزانە کە دانرا لە سلێمانی خۆی دانانی کامێرە جۆرێ لە پرنسیپی هەیە ئەوەی بە ئەنگلیزی پێی دەوترێ ڕێگولیشن ینی جۆرە ڕێسای زانستی هەیە تۆ لە شوێنێکا کامێرەی کۆنتترۆلکردنی خێرایی دادەنی جا ئەوە وەک وتمان ئۆتۆمبیلی شاراوە بێ کامێرەی دانراوی جێگیر بە یاخود پوینت و پوینت بێ ئەبێ ئەو کامێرانە لەو شوێنانە دابندێن بۆ وریاکردنەوەی خەڵک بە تایبەتی شۆفێران کەوا بە خێراییەکی وەها لێ نەخڕن کە کارەسات و ڕووداوی لێ بکەوێتەوە. واتە ئەگەر ئێمە سەیری کامێرە جێگیرەکانی شاری سلێمانی بکەین و هەڵسەنگاندنێ لەلایەن لیژنەیەکی شارەزاوە بکرێت
بزانین ڕێژەی سەتی چەنی ئەو کامێرانە لە خزمەتی پرینسیپە سەرەکیەکەی دانانی کامێرادان. تۆ کە کامێرەیە دادەنێ زۆربەی کامێرەکانی ئێمە لە بینی با بڵێن ناوجەرگەی سلێمانی تا دەگاتە تاسوولجە دانراوە و ئەو ڕێگایە بۆ خۆی ڕێگایەکی دووسایی جەزرەی وەسەتی لە بینایە خێراییەکەی بەو دەرەجە گەورەیە نییە کەوا ئەوەندە کامێری لەسەر بێ، واتە ئەم کامێرانە وەکو چۆن منداڵ لیگۆی هەیە کە لیگۆی دەبێت پارچە لیگۆکانی ئەبێ بینایە گەشتێکی پێ دروستکە شتی لێزادە دەبێت شتەکە بە هەوەستی خۆی فڕێ پەرشوبڵاوی دەکاتەوە. ئەم کامێرانە لە ڕووی تەسبید و دانانەوە ئەمە جێگیرەکان بەشی هەرە زۆری بە هەڵە دانراون، واتە کە بە هەڵە دانرا تۆپارەیەکی زۆری تیاسەرپەکەی بەڵام سوودی زانستی نابێ بۆ ئەو ئامانجەی بۆی دانراوە. پۆینت و پۆینتەکان خەلەلەکانی بریتین لەم خاڵانی خوارەوە. بەڵێ یەک ئەم پرۆژەیە دەستی بە ئیش کردووە هێمای دانانی کامێرەی پۆینت و پۆینت دانراوە لەسەر ڕێگا کە بە تایبەتی لە سەرەتای دەستپێکردنی کامێرای پۆینت و پۆینت، واتە ئەبێت دیاری بکرێ ئەوە کامێرەی پۆینت و پۆینتە بۆ درێژایی ئەوەندە کیلۆمتر بەکار دەبێت و خێرایی شەقامەکە بریتە لەمەدا لەو مەوقعدا. اینجا ئەبێ هێمای خێرایی لە هەموو ناوچەکانە دابنێت کە گۆڕان بەسەر خێراییە دێ، چونکە ڕێگەی دوکان سلێمانی یەک جۆر خێرایی نییە، جگە هەر سەد نییە بە تاقی تەنیاوەکەوەی لە ئێستا بە حکمی ئەم پرۆژەیە دیاری کراوە بە 100 کیلۆمتر خێرایی و دیاریش کراوە بەوەی تۆ تا 109 مخالفنی کە بووی بە 110 تۆ مخالفی. یعنی ئەمەش لە ڕووی زانستی هاتوچۆوە پێویستە هێماکانی بۆ دابرێ، خاڵیستێ پێویستە ڕێسای ڕوون دیاری بکرێ بۆ ئەوەی حسابی ئەم پۆینت و پۆینتە چۆن دەکرێت، ئەو خەڵکە چۆن سزا دەدرێت، نەک ڕێژەکەی ئەوەی ئێڵین لە بینی 75,000 بۆ 225,000 نەخێت. یعنی تۆ ئەگەر هات و سێ جار لە مخالفت کرد لە ڕێگەیەکی دیاری کراودا چۆن حسێب دەکرێت بە ئاستی ستانداردی جیهانی، نەگەوەی ئیسە لە سلێمانی بڕیاریان داوە بەرزترین خێرایی کە تۆ مخالفت کردو ئەوە بۆ حسێب بکرێت. وەکو وەڵام کورتی بکەمەوە بۆ وەڵامی بەڕێز، هەر کاتێک کامێرە هەر جۆرێ بێت دابنرێ بە ستانداردی جیهانی و بۆ ئەو ئامانجە دابنرێت کە لە عالەمدا بۆی دانراوە و هەموو پێداویستیەکانی بۆ دابین بکرێ، بەڵێ ڕووداوەکانی هاتوچۆ کەمەکاتەوە، قوربانیەکان کەمەکاتەوە و وا دەکا شۆفێرانی ئێمە پابەندی لێخوڕینێکی سەلامەت خوازانە بن. ئەمە جگە لەوەی ئەو کامێرانە کاتێ کۆنتترۆلی خێرایی دەکات ژینگەشمان پاکەکاتەوە، چونکە هەمیشە لە خێرایی زۆر لێخوڕیندا دووەم ئۆکسیدی کاربۆن زۆرە بێت کە زیانێکی گەورە بە ژینگاگەیانێ. بەڵێ مامۆستا ئەگەر ڕێمۆلات کاکۆچەر بڕیار دراوەکە لە هەولێریش کامێرەی پۆینت و پۆینتیان خاڵ بۆ خاڵ لە ڕێگە سەرچەکان دابدرێت، بۆ پێت وایە لە سلێمانی ئەو فۆکەسە گەورەی لەسرە، بەڵام لە هەولێر پابندی هەیە بەو کامێرەیە، ینی لەوێ بە پێی ستاندارددانراوە یان خەڵک مشکلەی لەگەڵ ئەو بابەتە نییە. بەنای خۆی گەورە و میهرەبان جیاوازی نییە لە نێوان دانانی ئەو کامێرەیە لە سلێمانی یان لە هەولێر. بە پێی زانیاریەکانی ئێمە و ڕۆژنامە نووسێک وەزارەتی ناوخۆ لە ماوەیەکی زۆر نزیک لە دۆک و لە هەولێریش لە هەموو ئەو شەقامانەی کە بڕیاری لەسەر دراوە کامێرەی خاڵ بۆ خاڵدا بندرێ دادەندرێ، ینی بڕیارەکە وەکو میوانەی لەبەر لە من هەندێک قسەی کرد، بڕیارەکە دراوە لە هەموو شوێنێکدا بندرێ، بەڵام لێرە حەزەکەم کۆمەڵێک ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەمە فۆکەس خستنە سەر سلێمانی یان هەولێر. ئەمە خۆدەزانی زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە و بابەتە زووتر لە سلێمانی دەست پێکراوە پرۆژەکە لەوێ وروژێنرا بۆی ئەوکاندێک پەرلەمانتار و ئەوانە بابەتەکەیان زیاتر گەورە کرد. ئەگەنا ئێمە دەبێ واقعیانە قسە بکەین، ئەگەر دانانی کامێرای خاڵ بۆ خاڵ لە بەرژەوەندی شوفێرانە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە، بۆ کەمکردنەوەی ڕێژەی ساڵانەی گیان لە دەستدانا، ئەمە کارێکی زۆر زۆر باشە و جێی دەستخۆشیە. بەڵام لە بەرامبەردا یعنی ئێمە ساڵانە ئامارەکانی بەڕێبەرایەتیەکانی هاتوچۆ دەبینین لە هەرێمی کوردستان ڕێژەکە کەم ناکەم، یعنی هەر بڕیارێک دێ دانانی ئەو هەموو کامێرە لە شوێنی شاراوە لە شوێنی ئاشکرا ئیشارەتکردن بە هەبوونی کامێرە دەبینین ڕووداوەکانی هاتوچۆ هەر لە بەرز بوونەوەدایە و ئەوەی کە بۆتە جێ نیگەرانی شوفێرانیش کە ئەم کامێرای ئێستا لە دوایین قۆناغی با بڵێن خاڵ بۆ خاڵ دادەندرێ، ئەمەیە کە سزاکەی زۆرە، یعنی
بەراورد بە سەرپێچەکانی کامێرەکانی تری هاتوچۆ کە لە چەند ساڵێک لەمەوە پێشدانراون یعنی غەرامەکردنەکە سزادانەکە ئێزگار زۆرە ینی هاوڵاتی دەڵێ بۆ پاشەکەوتی موچەکەم نادەیەوە بەڵام ئامادەی ڕسوماتی غەرامەی هاتوچۆم لەسە زیاد بکەیت بۆ پاشەکەوتی موچەم لە کاتی خۆی نادەوە یان هەرنام دێەوە بەڵام دێی ڕسوماتی ئاو و کارەبا لە 18 دینارەوە کراوەتە 156 دینار یعنی هەموو ئەو هاوکێشانێک کە دێنە پێشەوە ئەگەر کارەکە لە بەرژەوەندی هاوڵاتیانیش بێ بەڵام لەبەر ئەوی حکوومەت لە بەرامبەردا هەندێ هەنگاو کە مافی موچەخۆرانە مافی هاوڵاتیانە نایگرێتە بەر نایدا وەکو پێویست بۆیە کاتێک حکوومەت بڕیارێکی تازە دەدا لە بۆ ڕێخستنی شەقام لە بۆ ڕێخستنی کۆمەلگا لە بۆ ڕێخستنی دائیرەکان هاوڵاتی پێی هەزم ناکرێ پێی قبول ناکرێ بەڵام دێمەوە سەر خاڵی جەوەری ئەوەی کە پرسیار لەسەری کرد با هەموو شوفێران بزانن و خەڵکی سلێمانیش بزانێ و خەڵکی ناوچەکانی تریش بزانن ئێستا لە هەولێر لە چەند شوێنێک دانراوە بە نمونە لە ژێرپردی ئیسکان دانراوە لە شەقامی 120 مەتری لە دوو شوێن دانراوە لە شەقامی مووسڵ لە ژێرپردی فلکەی باس لەوێ دانراوە لە هەولێر ئەمانە هەموو دانراون وە چەند شوێنێکی تریش لە هەولێر لە شەقامی 150 لە 120 لە 100 مەتری دەستنیشان کراون بۆی ئەو کامیرێ دابدرێت ئەوەی زانیاری تەبێ لە ڕێگەکانی دەرەوەی شاریشدا ئەندرێت مەسەلەن ڕێگەی هەولێر دهۆک هەولێر بەبێران بێگومان لە ڕێگای نێودەوڵەتی هەولێر دهۆک دادەندرێ شوێنەکانیان دەستنیشانیش کردووە لە نزیک پیرمام شوێن دەستنیشان کراوە دادەندرێ ئەمانە هەمووی دیارە ینی بەڕێبەراتی هاتوچێ هەولێر لەگەڵ ئەو کۆمپانیایی کە گرێبەسی لەگەڵ کردووە یعنی شوێنەکانی لە بۆ ئامادە کردووە بەس ماوە با بڵێن عمودەکان دامدرێیان با بڵێن ئەو ستاند و کامێرانەیەکە لە شوێنەکە دادەندرێ بابەتەکە لێرە دانان نییە یەکەم زار لە سلێمانیان لە هەولێریان لە دهۆک بابەتەکەوێ حکوومەت بۆچی زووتر تێگەیشتنی لە من کاتێک دەستمە ژێر پردی ئیسکان کە ئەو کامێرەیە دانراوە لە هەموو شەقامی 6 مەتری بسوڕێ ئاماژە بەوە ناکە کە کامێرەی خاڵ بۆ خاڵدانراوە یعنی کەم تەرخیەمێکە ئەوەیە کە هاتوچۆ بە ئەرچی خۆی هەڵنەستاوە وەزارەتی ناوخۆ کە دەبێ ئەم ڕێنمایانە زووتر دەربکە ینی دەبێ منی شوفێر ئاگدار بکاتەوە کە بە نمونە لە ماوەی 150 مەتری داهاتوو 200 مەتری داهاتوو 500 مەتری داهاتوو کامێرەی خاڵ بۆ خاڵدانراوە ئاگدار بە شوفێر بەڵام دانەندراوە یعنی لێرە جارە لە ترافیک لایەتی مەخمور حەز دەکەم ئاماژەی پێ بکەم لە پەنای داریان داناوە ئەو درەختانەی کە لە شەقامەکان دەچێندرێ تۆ هەتا نەڕۆیتە نزیک کامیرەکە نایبینی یعنی ئەمە بۆ ئەوە لە شوێنی شاراوە خۆی ئێمە لە سەنگەردانین لەگەڵ شوفێران یعنی شتەکەوەکو ئەوە وایە یعنی ئێمە دەبێ واقعیانە بین تکایە بەڕێوە بەراتی هاتوچێ هەولێر سلێمانی دهۆک تکای ڕێنماییەکان با بەر لە دانانی کامێرا بێ یعنی ئێستا چەند موهیمە گرتەیەکی ڤیددیۆی دروست بکرێ بڵێ لە چەند ڕۆژی داهاتوو بە نمونە لە پێنجشەمەی داهاتوو لە فلانە شەقام لە فلانە شوێن کامێرەی خاڵ بۆ خاڵ دادەندرێ بۆ ئەوی شوفێران ئاگدار بن کاکە دەبێ ئەمە دەبێ حکوومەت لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بایەغ بە بەم ڕێنمایە بدا یعنی بۆ نمونە لە پیرمام خەریکە دابدرێ لەوێ یعنی پێویستە ئەمە لە ڕێگای ڕێکلامێکی یان بانگەچێکی ڤیددیۆیەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کەناڵی کورساتە کەناڵەکانی ترە بڵاو بکرێتەوە کە لە چەند ڕۆژ فلانە وەقت ئەم کامێرای خاڵ بۆ خاڵ دەکەوێتە کار ئەمانە نابینین یعنی لێرە گلەیی شوفێران نیگەرانی شوفێران لەوەیە شتەکە بنهێنی دەکرێت یعنی بابەتەکە ئەوەیە وەکو ئەو وایە کە کامێرای هاتوچۆ لە سەنگەر دابێ لە بۆ شوفێران ئەگەر ئامانستە ناکۆکردنەوەی داهاتە بەجددی ئەمە ئەتانم بڵێم ئەمە زوڵمێکە لە شوفێران دەکرێت بەڵام ئەگەر ئامانز لێی هۆشیارکردنەوەی شوفێرە بۆ ئەوەی لەو شەقامێک کە ئاماژە بۆ دەکات دەبێت لێرە 6 بڕۆی و لەوێ 7 بڕۆی لەوێ 100 بڕۆی ئەگەر بۆ ئەمەیە ڕێخستنی هاتوچۆیە لە تیژڕۆی جێی دەستخۆشیە بەڵام ئەمە کەمتر دەبیندرێ زیاتر بابەتەکە بۆ کە ئەوەی کە هاوڵاتی یان شوفێر تێی دەگا بۆ کۆکردنەوەی داهاتە بەڕاستی یعنی لێرە نیگەرانیەکە ئەوەیە بۆیە ئەم هەموو ناڕزایی لەسرە لەبەر ئەوەی دەبێ حکوومەت دەبێ هاتوچۆیەکان لە هەرێمی کوردستان خاڵی جەوهەری یان خاڵی یەکەمی دانانی ئەم کامێرایانە بۆ پاراستنی گیانی شوفێران بێ بەڕاستی یعنی خاڵی یەکەم هەموو ئامانجی ئەم کارە لە بۆ
پاراستی گیانی شوفێران بێ ئەگەر هاتوو ئێمە ڕێنماییمان دەرکرد بەنمونەوەکو بەڕێبراتەکانی هاتوچۆ خەڵکمان دەڕۆژ هەتاوەکو 2 هەفتە ئاگدار کردەوە لەوەی ئەم کامێرایانە دەکەونە کار بەم شێوازانەی خوارەوە ئەگەر تۆ لە 6 زیاتر بڕۆی لەو شوێنەی کە 6 دیاری کردووە ئەوەندە غەرامە دەکرێت یعنی دەبێ ڕێنمایەکی نەرم بدرێتە شوفێران ڕێنمایەکە نەرم بێ نەک بە قسەی ڕاق نەک بە لە هەندێک پێیزی هاتوچۆ یعنی ئەمە کەسە فلان کەس هاتوو سەرپێچی کرد ئەمە واوە یعنی ئەم ناکرێ ئەم ڕقابەریە ناکرێ ئەم جۆرە مامەڵە ڕقا لەگەڵ شوفێر دەبێ ئێمە شەقامی هاتوچۆ تیژڕۆیی هاتوچۆ دەبێ ئارام بکەینەوە دەبێ ئێمە حکوومەت وەکو حکوومەت بابرێن کە هاتوچۆی هەولێر یان منێکی شوفێر یان هاوڵاتێکی شوفێری تەکسی یان بار هەڵگرێک ئەبێ کاتێک بڕیارێکم بەسەردا دەسەپێندرێ ئەبێ من خۆشەویستیم بۆ بڕیارە هەبێت لە بەرەوەی پێشینەی ڕێنماییەکانی حکوومەت ببینم بەڕێوەبەراتی هاتوچۆ ببینم تاوەکو بزانم ئەوە لە بەرژەوەندی منە نەک تەنها خاڵێک کە تێیدا زەق کراوەتەوە تۆ لە 100 زیاتر بڕۆی 110,000 غرامە دەکرێت یعنی یەکسەر تێگەیشتنی شوفێر لەم بابەتە لە پرسی دانانی کامێرە بۆ ئەوەیە کە حکوومەت ڕقی لە هاوڵاتیانە دەوێت پارەیان لێ بسێنێ بەڵێ زۆر باش کاکۆ سەرە گەڕێم وڵات کاعیمات کەواتە ئێوەش ینی شتەکە دەرکەوت لەبێت سەروبەری و پەلە پرۆزەیەکی پێ دیارە دوای ئەوەی زۆر چاوەڕوانیشکرا زۆرش قسەی لەسەر کرا ئێوە ئێستا ڕێکارەکانتان دەبەنە کوێ تەنها قسە و کاری مێدیایی لەسەر دەکەن یان پێتان وایە دەگەنە دەرەنجامێک بەڵێ پێمان وایە گەینە دەرەنجام لەبەر خاتری ئەوەی کە ئێمە پێمان وایە ئەم گرێبەستە زۆر بە وازەح و بەڕوونی وەکو کاگەڵکەوت فەرمووی ئەگەر بابەتەکە سەلامەتیە ئێمە قسەیەکمان لەسەری نە بڕوا بکە ئەگەر ئەم گرێبەستە وەزارەتی ناوخۆ بەرەبەراتەکانی گشتی هاتوچۆ بیکردایە و بە شێوەیەکی عادیلانە یعنی تۆ معقولیەتی ئەوە کوێیتە سلێمانی 225 کامێرەی بۆدانراوە ئایا سلێمانی خۆی پارێزگای ئەوەندە گەورەی ڕێگەکانی ئەوەندە باشن تۆ ئەوەنە پێشکەوتوی کوالیتی سیارەکانت ڕێگاوبانەکانت ئەندازی هاتوچۆ ئەوەندە باش یعنی عادەتدانراوە بۆی تۆ لە کامێرەکە بێ مەجاڵیتیانە بێ پارەکە وەرگێ یعنی بەرامبەر بەوەش کاگزانە ئێمە ئەوەی کاگەڵکەوت فەرمووی تۆ 5 ساڵ جارێ سەنەوێک تازەکەیتەوە 600,000 سیاری تابلۆدار لە سلێمانی هەیە کە لە بەرەبەراتی گشتی هاتوچۆ تۆمار کراوە ئەگەر ئەو معدلی غرامەی کاگەڵکەوت باسی کرد لە 75 بۆ 250,000 دینار دانراوە ئەگەر ئێمە حسابی ئەو بکەین یەک سیارە لە یەک مانگە یەک جاربا لە کامێرێک معدلی غرامەکەشی 100,000 بۆ حساب بکەین 100,000ەکە زەبی 600,000ەکە 6 میلیارد دینارەکە ئەمە ئەتیادیە بەس کێشەکەت چیە 6 میلیارد دینارەکە 42 میلیاری لەبەر لە ساڵشتای بۆ 2 ساڵ یەکەم ئەچێ بۆ کۆمپانیاکە 2 ساڵ یەکەم لە ساهشتای 42 میلیارد ئەم 42 میلیارە زەربی تۆ 24 مانگیکە چ ڕقمێک دەرچێت یعنی ئەو کۆمپانیای چی بۆ کردووی هەنیکاکە خۆ موشەکەڵ نایە بە شای ئاسمان 4 کامێری داناوە و یعنی سیستەمێک و ئایامە بەرایەتەکانی گشتی هاتوچۆ وەزارەتی ناوخۆ نەئەکرا لەم منتەڵەقەوە لەبەر ئەوەی کە ئەمە بەهدەدانێکی گەوری سامانی گشتیە و بابەتی غرامات و ئەوە دراوەتە کۆمپانیای ئەمە پێمان وایە لەبەر ئەوە کە ئەمڕۆ لە کۆنگرێ ڕۆژنامەنووسەکە ڕامانگەیە کە ئێمە ئەچینە بەردەم دادگا و دادگای تایبەتمەند لە هەرێمی کوردستان و قەزا لە هەرێمی کوردستان ئەخینە بەردەم ئەو بەرپرسیارەتی کە ئەم کارە هەڵۆشێنێتەوە و حکومەت ناچارکە بەڕێکاری ئیداری یان ئەم گرێبەستە بە شێوەیەکی یاسایی هەڵبۆشێنێتەوە یا بە شێوەیەکی یاسایی هەمواری بکاتەوە چونکە ئەم هیچ مادە و یعنی تۆ بۆ نمونە لە مادەی هەفتەیەمی ئەو گرێبەستەی کە کراوە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیاکە ئەڵێ گەر هاتوو پرۆژەکە لەلایەن لایەنی یەکەمەوە لە هەر قۆناغێکە هەڵۆشایواتەوە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ ئەوە لایەن یەکەم بڕی تێچووی پرۆژەکە ئەداتەوە لایەنی دووەم ئەمە ئاساییە لەگەڵ چی قازانجی پێشبینی کراوە ئەنی خۆزگە ئەمزانی تۆ لە گرێبەستێکا کە باسی سەلامەتی و ڕێکاری خۆپارێزی و سەلامەتی شۆفێرانەکەی وشەی قازانج چی ئەکا لەم گرێبەستەیە قازانجی چیش پێشبینی کرا واتە چی واتە ئەبێ ئەگەر ئەم مەسەلەن لە ئێستا ئەگەر کارەکان بوەستێ کۆمپانیاکە بە حکومەت دەڵێ من لە ماوەی 15 ساڵە ئەوەنم دەسەکەەوە بێت و ئەوەنە بیتێ ئەمە چ جۆرە ڕێکارێکە ئەمە چ جۆرە خۆپارێزیەکە ئەمە چ هەم دیفاع لە خەڵکەکەم لە حکومەتیش کێ ئێوە بەتەکید ئێمە خەبی ئەنی کاکزانە تۆ لە بەرنامەکەی خۆتەوە چەند میوانە دێناوتێرە سلێمانی پاریتیانیە و بانقەکان پاریانتیانیە و ئێمە پارەمان نوقسانە و داهات بەشی سلێمانی ناکە ئەی تۆ لە چی ئەوە دی یەک ساڵی داهاتی هاتوچۆ لە دەوروبەری 6 میلیارە یەک ساڵی داهاتی هاتوچۆ سلێمانی دەوری 55-60 میلیارە ئێبەپی ئەم سیستەمە بێت تۆ مانگی بەلایانی کەمەوە 6 میلیارد پێیاکەی تۆش ئەڵێ ئەبێ تەسفیح حسابات لەگەڵ کۆمپانیاکە بکەی ئەگەر مانگانە ئەیکەیت تۆ مانگانە لە 6 میلیارد دیناری لەکوێ لە چی داهاتێکە دەی بەم کۆمپانیایە داهاتی کوێ تۆ پات کردو تۆ خۆ هاوڵاتەکە نایدا هاوڵاتێکەوەنی تۆ ئەمڕۆ هەوەسڵەکەت بۆ ناردەوە بەیانی بێت بۆ
ئەوەی کە دەفعیکە دوای 5 ساڵ دێ ئێ تۆ لە داهاتی کوێی سلێمانی ئەم پارەیەدی بەتەکید ئەمە کێشە بۆ داهاتی گشتی بۆ خەزیێنی گشتی بۆ حکوومەت هەرێمی کوردستان پێشەوەی بۆ خەڵکی سلێمانی دروستەکە چونکە تۆ ئێمە گرفتی گەورەمان لە ناو سلێمانیە لە ڕووی داهاتەکەەوەی تۆ داهاتەکە خیدە بەردەم قەیرانێکی گەورەوە لە پێناوی چیشا لە پێناوی ڕێکارێکی نایاساییەکە کردوتە یعنی خۆزگە ئەگەر بابەتەکە یاسایی بووایە ئەگەر زەرمەندیش بووینایلی ئێمە قسێکمان لێ نەکردمان و بابەتەکە یاساییە و ئیتر لە یاسایە جێکراوەتەوە ئێمە ناچاری ملکەشبی پێوەی کە هەتا ئەگەر ناعادیلانەش چکە لێرە وایە عدالت ناخوێنێتەوە قانون نەخوێنێتەوە قانونەکە و قەچێکای ئەمە تەطبیقەکەین بەس تۆ هاتووی بە ڕێکارێکی نایاسایی لە ڕێک گرێبەستێکی نایاساییەوە بارێکی گەورت خستووەتە سەرشانی هەم خۆدۆک و حکوومەتی هەرێمی کوردستان ینی من ئەوەم پێسەیرە کاکزانە تۆ بەڕێوەبەرەتی گشتی گرێبەستەکان لە وەزارەتی ناوخۆ ینی بڕوا بکە کاکزانە ئێمە چووی بۆ لای هەر مؤسسەیەک لە وڵاتە لە داواکاری گشتی لە دەستەی دەستپاکی لە ئەنجومەنی پارێزگا لە وەزارەتی دادسەرۆکی پەرلەمان ئەنداوانی پەرلەمان یعنیوانەتان هەموو بینیوە هەموویمان بینیوە ساڵی ڕابردووە بەو یاداشتەوە ڕۆشتوین و مناقەشەمان لەگەڵەمان کردەوە بڕوا بکە یەک کەس نییە دیفاع لەو گرێبەستە بکە ئەسڵان پارێزگای سلێمانی نووسراوی کردو ئەڵێ کاکە ئەم بابەتە پەیوەندی بە پارێزگاکەمانە نێ و گرێبەستی لە پارێزگامان بۆ نەکراوە ئێمە هیچ ئاگامان لێ نییە یعنی یەک مؤسسەی ڕسمی لە حکوومەتی هەرێمی کوردستان یەک مؤسسەی ڕسمی یاسایی دیفاع لەم گرێبەستە ناکە چونکە هەمویان باش بەندەکانی گرێبەستەکە خوێنەوە ئەزانن ئەمە لە قازانجی کۆمپانیایە و لە زەرری هاوڵاتی و لە زەرری حکوومەتەوە لە زەرری خەزیێنەی گشتیە لەبەر کەس ئامادە نییە بە هیچ شێوەیەک دیفاع لەم گرێبەستە بکە هەر لە پێناوایەکە ئێمە بڕیارمان داوە ئەچینە دادگا ئەنجومەنی قەزا و لایەنی پەیوەندیدا لە دەرگەکانی هەرێمی کوردستان خێنە بەردەم و بەرپرسیارەتی ئایا ئەوان ڕازین بۆم گرێبەستە و کە بە پێچەوانی یاسایە و کە داهاتی گشتی بۆ ئێمە بە فیڕۆدا و ڕێکارەکانیان چێ بێت دیارە ڕێکارێکی دوور و درێژە بەڵام بەڕاستی ئێمە شامان داوەتە بەر بۆ ئەوی لە خەمی داهاتی گشتی و لە خەمی سەروەری یاساوە لە خەمی گیرفانی وڵاتی و لە خەمی دروست نەبوونی کێشی کۆمەڵایەتی لە خەمی ینی تۆ کاتێک تۆ ئەتوانی ئەم تەکلیفە لە خەڵک بکەی کاکت چاک بڕۆ بەڕێگا کە کوالیتی سیارەکانت باش بێ هەموو سیارە بێ کوالیتی نێنیتە ناوەوە کە ئێستا بەڕێز لە هەولێر 70000 سیارە تازە بە تازە مۆدیل خوارەوەن تۆمارێکە چۆن ڕێت پێداوەمە بێتە ژوورەوەی کێوە هاتوۆتە ژوورەوە ئێتۆ ئەوە ڕێگە و جادوانی لەوان هەولێر سلێمانیەکە ئیبینی ئەوە سلێمانی کەلارێکە ئیبینی ینی بە کورتیەکەی نازانم چۆن ئەو ڕێگەیان بە خۆیان داوە کە ئەم بابەتە بکەن لە کاتێکا کە مؤسساتی سەر بە خۆیان داواکاری گشتی سەر بە وەزارەتی دادە وەزارەتی دا سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەڵێ کاکە من نایاسایی یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵێ من نایاسایی زۆر باش کاکیمان کاک هەڵکەوت بەپێی تەجروبەی بەڕێستان کە لە پێشوچی باسم کرد زۆر دەمێکە خەریکی و بابەتی تو لە ئەوروپا ئەتویست تەجروبەی بەشێک لە وڵاتانی کە تۆزێک ئەگونجە بێنیتەوە هەرێمی کوردستان لەکوێ ئەو پوینت و پوینتە دانراوە مەسەلەن لە ڕێگاکانی دەرەوە چۆن کۆنتترۆڵی ئەو خێرایە کراوە ینی ئایا پەیوەندی بە کولتورەوە یان لەوێش سەرکێشی هەیە و بەڵام بە کامێرە ئەمە کۆنتترۆل کراوە لە ڕاستیدا لە وڵاتانی پێشکەوتوو هەموو جۆرەکانی کامێرە هەیە و لە ماوەی ئەم 10 ساڵی پێشوودا لە بواری کامێری پوینت و پوینت دەست بۆ پرۆژەیە کراوە لە زۆر وڵات ئیشی پێ دەکەن و هەر وڵاتی بەپێی تایبەتمەندی خۆی بۆ نمونە ئەمەوێ نمونەیە بێنمەوە کە لە وڵاتی بەریتانیا دانانی کامێرە بۆ هەموو جومگەکانی ژیان بۆتە مۆدێلێ هاوڵاتی بەریتانی قبولی کردووە و بە دەستدرێژی بۆ ئازادی تاکە کەسی دانانێت ینی وڵاتی بەریتانیا ئەتوانی بڵێ سەربازگەیەکە بە کامێرە تەنراوە و ئەمە بەسراوەتەوە بە مەسەلەی دژە تیرۆر بەسراوەتەوە بە مەسەلەی تاوانکاری مەسەلەی سەلامەتی بە کۆمەڵی لەو شتانە بۆ ئەساسی ئەم بیرۆکەی ئێمەش لە بەریتانیاوە هاتووە ینی لەبەر ئەوەیە کە ئەم کامێرە زۆرەدانی ئەگەر ئێمەمانان ڕەخنەی لێ بگرین بڵێ ناکرێتۆ کوردستان بکەیتە سەربازگەیە بە کامێرە خەڵک لە لایەنی پەیوەندیدار ڕوبەڕوو دەبێتەوە ئەنی وا دەزانێت ئێمە ڕەخنە لە کەسایەتیەکانی لایەنی پەیوەندیدار دەگرین ئەوەندەی ئێمە دەمانەوێت منطقی ئەو کامێرەیە بێنینە ئاراوە لە هەندێک وڵات کاکزانە ئەم کامێرەیە بە پلەی یەکەم سەرەتا کە دەست پێکراوە بۆ لۆریەکان دانراوە یانی لەبەرەوەی لۆری بە تایبەتی لە کوردستانی ئێمە کاماشە سوود لەو ئەزمونە وەربگیرێ لە هەندێک لەو وڵاتانە هاتوون بۆ لۆری دانراوە چکە لۆریەکان کاتێ بە خێراییەکی مەترسیدار لێ دەخوڕن کە کارەسات لەسەر شەقامێگەخەنەوە زیانێکی زۆر گەورە بە ئۆتۆمبیلەکانی تر دەگەێنن و بە خەڵکیش دەگەێنن لەبەرە وەکو ئەزمونی یەکەم لەگەڵ ئەم لۆریانە تاقی کراوەتەوە لەسەر هەندێک شەقامی دیاری کراو و ئەم کامێرانە لە ڕووی ئوسوڵیەوە تۆتوانی لەسەر هەموو ڕێگەیەک دایبنی یانی ئەوە شتێ نییە
یەکێ بڵێ بەس بە تاقی تەنیا تۆ لە ناوچەی 30 کیلومتر دایانی کە پێوتری ناوچەی ئارام یا لە 50 کیلومتر دایانی کە ناوشاری پێوتری 80 کیلومتر دەرەوەی شار 100 کیلومتر ڕێگەی نیمچە خێرا و بۆ سەروتریش ڕێگەی خێرا. ئێمە لە کوردستان جا لە ڕێگەی خێرا هەندێک جەنگشنمان هەیە، هەندێک شوێنمان هەیە کە لە هەولێر هەیە، ئەجینا هێشتا لە شاری سلێمانیمە ڕێگەی خێرامان نییە. لەبەرەوە ئەم کامێرانە لە وڵاتانی پێشکەوتوو لەو شوێنانە دادەنێن کە مەترسیتیایە. بۆ نمونە لەسەر پردەکان، مەسەرەن لە ئەو پردانی کە ناوچەی جۆر بە جۆر بەیەکەوە بەستێ و ڕووداوی هاتوچۆ تیاڕوەدا کامێرەی پوینت تو پوینت تەنانەت کامێرەی تریشی دەدانرێ ناو تونێلەکان، لەبەرەوەی ئەگەر تونێل ڕوودا و تیا ڕوودا بە خێراییەکی زۆر کارەساتێکی گەورە دروست دەکات. لەو شوێنانەی کەوا مەترسی بۆ سەر پیادەکان زۆرە، جاو پیادانە منداڵن گەورن یا هەر کەسێکن، لەو ناوچانەدا ئەم کامێرانە تەنانەت جاری وایە کامێرەی پوینت تو پوینت دانانێن، بەس کامێرەی جێگیر دادەنێن، بەڵام هەر بینی 200 تا 500 متر دانەیە دانێن. یعنی وەکو ئەو وایە کامێرەی پوینت تو پوینت دانراوێ هیچ کەسێ ناتوانێت لێی دەرباز بێت. واتە ئەو وەلو شوێنانی کە بۆ نمونە ئێستا ڕێگەی دوکان وەربگرە، ئەو شوێنانی کە ڕێگەیەکی لاوەکی دێتە سەر ڕێگە سەرەکیەکە و ئەگەر هاتوو دەرفەتی ڕوودا و لەو ناوچانەیە زۆر بوو بێ ئەبێت و ئەم کامێرانە لەو شوێنانەیە دابنێ. واتە وەکو سەرەتای قسەی پێشوو کە من کردم ئەوەیە کە ئەم کامێرانە پێویستە بە ئوسوڵی زانستی دابنێ و بەڕاستی من ئەم تێبینیە لە لایەنی پەیوەندیداری هەرێمی کوردستان زۆرم بینیەوە بە وەزارەتی ناوخۆ کە من هەم خۆم چووم ڕوبەڕوو لەگەڵ جەنابی وەزیرش لە وەرکشۆپێکا دانیشتوم، برادرانی لایەنی پەیوەندیدار کە هاتوچۆی پێدەوترێت بەشی هەرە زۆریان لە بواری ئەوەی پێی دەوترێت زانستی هاتوچۆ پەروەردە نەکراوە و خەڵکانێ نین شارەزای ورد و درشتی بواری هاتوچۆ بن و ئەم کەسانە عیبی تێدا نییە ئەگەر حکوومەت پارەیان تێدا سەرفکە پەروەردەیان کە بۆ ئەوەی جیلێکی عاقڵی زانستی عەقڵانیمان بۆ دروست ببێ، بۆ ئەوەی کاریگەریان لەسەر بەڕێوەچوونی ئیشوکارەکانی بواری هاتوچۆ هەبێ. اینجا لێرەدا ئەمەوێ هێما بۆ خاڵێکی تر کەمەی بەسمەوە بە قسەکەی جەنابتەوە. ئێمە لە کوردستان هۆکاری تاقە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ خێرایی نییە، یعنی بە تاقی تەنیا ئێمە خێرایی نییە کە ئەبێتە هۆی کەوتنەوەی ڕوودا و مردن و پەککەوتەبوونی خەڵک. ئێمە ئەبێ بە وردی دیراسی ئەمە بکەین، بزانین هەموو هۆکارەکان کە ساڵانە حکوومەتی هەرێم ڕایەگەیەنیە پێویستە وردەکاریەکانی ڕابگەیەنرێ کە ئەو ڕووداوانە لە کۆ ڕوویداوە، بە دەستی کێوە ڕوویداوە، ئەو تەمەنانەی کە ڕووداوەکەیان کردووە چییە، ڕەگەزیان چییە، لە چ ناوچەیەکە، پەیوەندی بە چ کەشێکی ئاو و هەواوە هەیە، بۆ ئەوەی مرۆڤ بتوانێت بەپێی ئەوە ئەم نەخشەیە دابنێ. وەکو ئەو بەڕێزە باسی کرد، ئێمە بە تاقی تەنیا لەبەر ئەوەیە ڕووداوەکانی هاتوچۆ کەم نابێتەوە، لەبەرەوەی پشتی سەرەکیمان بە کامێرە بەستەوە، بەڵام کامێرە تەنیا خێرایی دەگرێت. ئەی ئەو کەسەی کە بە پێچەوانی ئاراستەوە لێ دەخورێ، ئەی ئەو کەسەی کاتێ دەسوڕێتەوە و دێتە سەر شەقامی بەری ئەو بەر کە بە هەڵە ڕوو پێش دەکاتەوە و ئەبێتە هۆی ڕوودا، ئەی ئەو کەسەی کە لە دەرەوەی شار تێپەڕاندن لەسەر شەقامەکان دەکات کە جەزرەی وەسەتی تێدا نییە، وەکو ڕێگەی سلێمانی کۆیە سلێمانی نەخێت بڵێن دووکان کۆیە و لە کۆیەوە بۆ هەولێر. ئەمانە ئەبێ ئێمە دیراسەمان هەبێ و بۆ ئەوەی بتوانین ئەم دیراسەیە بکەین ئەبێ لێکۆڵینەوە و سێنتەری توێژینەوە و لێکۆڵینەوەمان لە وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرێتەکانی هاتوچۆیە هەبێ. خاڵێکی تر ئەوەیە ئەو کەسەی کە ڕووداو دەکات کێیە؟ پێڵێن شۆفێر. ئێمە لە کوردستاندا بۆ زانیاری جەنابی کاکزانە 180 ئەوانەی کە ئۆتۆمبیل لێ دەخڕن مۆڵەت بەدەستن شۆفێر نین. فەرق چییە لە بینی مۆڵەت بەدەست و شۆفێر؟ مۆڵەت بەدەست ئەو کەسەیە چێتە خولێکەوە، خولەکە تەواو دەکات بە ماوەی بڵێن چەند سەعاتێکی فێربوونی تیۆری، دوای ئەوە بە چەند سەعاتێکی کەمی لێخوڕینی پراکتیکی لەو سەرەوە مۆڵەتێکی پێدەدەن، بەڵام هێشتا لە ڕووی زانستی و بنەما زانستیەکانەوە نەبوو بە شۆفێر. یە کەسێک کە نەبێ بە شۆفێر هەم ناتوانێت مانۆر و ئاراستەکانی ئۆتۆمبیل لێخوڕین و خۆپاراستن و سەلامەتی وەکو ئوسوڵی جێبەجێ بکە و هەم لە یاساکان تێناگا تا لایەنی پەیوەندیدار کە ڕووداو دەکا پێی بڵێ بەهۆی پابەندەبوونی بە ڕێنمایی و ڕێساکانی هاتوچۆوە. واتە
ئێمە بۆ ئەوەی ڕووداوی هاتوچۆ کەم بکەینەوە پێویستیمان بەوە هەیە شۆفێر دروستکەین و پیاچوونەوە بۆ مەڵەت بەدەستەکان بکەین و بتوانین شۆفێرێ دروستین کە پابند بێ بە یاسا و ڕێساکانی هاتوچۆ بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکەینەوە پێویستیمان بە نەخشەیەکی 4 ساڵە 5 ساڵە هەیە هەڵمەتێک کە ئەوە حکوومەت لە وڵاتانی پێشکەوتووی کە ئامارەکانی یەتە بەردەست بڕیار بدا لە ماوەی 5 ساڵە چۆن ڕووداوەکانی هاتوچۆ لەو مۆقعانەی کە تێیدا ڕوویداوە بە ڕێژەیەکی زۆر کەم بکرێتەوە و ئەمە لە هەموو وڵاتانی دنیا هەیە و من ماوەی 3 مانگە هاوار بە حکوومەتی خۆمان دەکەم لە دنیادا پرۆژەیەکەیە پێی دەوترێت زیرۆ کاژوڵتی یعنی سفر قوربانی و ئەم پرۆژەیە لەسەر ئاستی دنیا نەکە لە بواری مرور لە هەموو بوارەکانی پیشەسازی و بوارەکانی کشت و کاڵی و دائرە جۆر بە جۆرەکان جێبەجێ دەکرێت چۆن وا بکرێت سەلامەتی لە هەموو بوارەکان هەبێت ئەوەی پەیوەندی بە قسەکەی ئەم ڕۆمانەوە هەیە چۆن وا بکرێت کە ساڵ بە ساڵ ڕووداوەکان کەم بکەینەوە و بەلامانەوە گرنگ بێ یەک قوربانیش لە کوردستانە چ بە بریندار بوو چ بە بردن ڕوونەدا. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا هەڵکەوت کاک کۆچەر چی بکرێت بۆ ئەوەی ئۆکوی ئەوەی مامۆستا فەرمووی ئەوەی کاک ئیمادوتی فەرمووی لێرە ئەو تێبینی و سەرنجانەی هەیە یەکان گیر بێتەوە لەگەڵ دەرونی هاوڵاتی یەکێک کە بەڕاستی ئێستا مەسەلەن ماوەی پێشوو خەڵک ڕاهات بوو لەگەڵ کامێراکانی ئەو گەڕۆکەکان ئەوانەی کە لە پڕ لە سیارێکدا ئەندراویان لە شوێنێک جێگیرە کراو ئەوانە تا ڕادەیەک ڕاهات بوو ئەمە ینی خەڵک خۆی لەگەڵ ڕاهێنا بوو بەڵام بۆ ئەوەی خەڵک بە تەواوی بزانێت پوینت و پوینت هەم بۆ ئەوە و هەمیش داهاتەکەی بۆ خزمەتی گشتیا بێتی بکرێت. بەڵێ ئەگەر دەرفەتم دەی بە کەمتر لە نیو خولەچێک ئەوە باز دەکەم یعنی لە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ ئێستا دیاردەشکە کە هاتوچۆ ناتوانێت کۆنتترۆڵی بکە ئەویش بوونی ئەو هەموو تاسەیە لە شەقامە سەرچەکان بە نمونە ئەمە نمونەی شەقامی کەس نەزان هەولێر لە بۆ دێنمەوە کە بەرەو کۆی و سلێمانی دێ چەند تاسەیەکێ هەتا لە شەستیدا تێپەر دەبێت تا دەگەیتە لای کەس نەزان و ئەوانە ئەم تاسانە وەکو ئەوەیە کە زەویێکی ڕاست بێ لەبەرەوەی هیچ بواغێکی فسفۆری لێ نەدراوە هیچ ئاماژەیەک نییە کە تاسێک ئەلێرە هەیە تکە برای شوفێر خێرایەکەت کەم بکەوە مەسەلەن زۆر جار وایە زۆر جار شوفێر لەو تاسەیە ئەدا عائیلەی لەگەڵا زۆر جار تووشی ڕووداوی هاتوچۆ بووە یعنی کەم تەرخەمیتر هەیە دەبوایە بەر لەوەی کامێرای خاڵ بۆ خاڵدا بندرێ بیر لە چارە سەری هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ و هەڵەی شوفێر بکەێتەوە کە زۆر جار لەدەستە خۆی نیە شوفێر کە زۆر جار لەدەستە خۆی نییە ئەمە خاڵێک خاڵشکە لە زۆر شەقامی بە نمونەی ئێستاکە نمونەی شەقامێکت لە بۆ دێنمەوە ئەوەی کە لە کەس نەزان دەردەچی بەرەو کوێ دێ ئەو یەک سایدەت و ناتوانانی ئەوکو ئەو بەڕێزەی بەر لە من قسەی کرد یعنی ئەگەر کامیرە هەبێ یان نەبێت تۆ ناتوانیش بە شێوازێکی ئاسایی شوفێری بکەیت لەبەرەوەی شەقامەکە مەیلانی هەیە تاسەی زۆرە چاک ناکرێتەوە یان دەبینی مارکێتێک لەسەر ڕێگەدان درراوە کابرا بە ئارەزوی خۆی تاسێش دروست کردو بۆ ئەوەی شوفێر خێراکی کەم بکاتەوە لادا لەوێ شتێک بکرێ ئەمە بەبێ ئەوەی ڕێنمایی هاتوچۆی لەسەر بێیانی ئێمە کێشەمان گەلە زۆرە ینی ئێمە لەگەڵ ئەو پەڕی ڕێزم ئێمەشتان زۆرمان مابوو بگەینە ئەوەی کە کامێرای کەمکردنەوەی خێرایی دابنین شەقامەکانمان تا ئێستا تەواو نین یعنی لە هەموو هەولێر وەرە بینە ئێستا شەقامی 120 مەتری چەند ساڵێکی لێ پەیدا بووە چەند ساڵە دروست بووە لە دوای 2015 دروست بووە ینی نەگەیشتۆ تا 8 ساڵێک شەقامەکە بەرەو تێکچوون دەڕوە یعنی من لە شەقامی 120 مەتری وەرە بە چواردەوریدا دەسوڕینەوە بزانێت چەند تاسەی قوڵی لێ پەیدا بووە کە هاتوچۆ چای ناکاتەوە یان با بڵێن شارەوانی چای ناکاتەوە ئەم کەم تەرخەمیانە هەنە کە زۆر جار تای شوفێر دەکەوێتە ناو ئەم ساڵانەوە دەتەقێ من خۆم بەسەرم هاتۆ بەڕاستی لە جادەی کۆی هەولێر بەسەرم هاتووە ینی لەوانەیە 6 هەتا هەتا هەشتاشم لێ خوڕی بێ لە یەکێک لەو تاسانم داوە تای شوفێرەکەم تەقیوە یعنی چێ لەمە بەرپرسە بەڕاستی بەڵام سەبارەت بە پرسیارەکەت کاک زانەی بەڕێز چی بکەین بۆ ئەوەی کە ئەم کارە لە بەرژەوەندی شوفێران بێ بە جددی ئەمن پێشنیار دەکەم چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە دۆ کە ئەم پرۆژەیە کەوتۆتە بواری جێبەجێکردن دەبێت لە ڕێگای ڕێنمایی نەرمەوە نەرم کە دەڵێم نەرم یعنی ڕێنماییەک هۆشیاری پێشینەی تێدا بێ لە بۆ شوفێران ئەمە خاڵێک دەبێت شوفێر ئاگادار بکرێتەوە لە بواری بەنمونە 26/2023 لە فلانە شوێن و لە فلانە شەقام ئەم کامێرایە دادەندرێ تکایە برای شوفێر لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا
ئەم سێ هەفتێدا خۆت ڕابێنە بۆ ئەوەی غەرامەت لەسەر نەکەی و گیانی خۆت سەلامە دێ بزانە ئەو پەیامە چەند جیاوازە نەک لە تۆ لە بەیانی من دوێنێ بە شەقامێک داهاتم ئەمڕۆ بە هەمان شێوە بە شەقامەکە دادەڕۆم دەبینم کامێرەکە دانراوە بێ ئەوەی حکومەت منی ئاگدار کرد بێتەوە یعنی ئەمە چەند جیاوازە ئەمە خاڵێک یعنی بۆ دەبێ ئەم داهاتە قازانجی و بەرژەوەندی حکومەتی بەستێدا بێ کاکە بە ئەم داهاتە بێ کێشەم نییە ئەگە دوای ئەوەی ڕێنمایەکە کەوتە جێبەجێ کرا شوفێر ئاگدار کرایەوە بەڵام با ئەم داهاتە لە بۆ چاکردنی شەقام بێ لە بۆ دانانی فسفۆر و نیشانەکانی چۆنێتی لێخوڕینی شوفێری بێ لە شەقامەکان با داهاتەکە لە بۆ ئەمە بێ بۆ بەرزکردنەوەی تاچی شوفێر بێ لە چۆنێتی لێخوڕین بۆ بەرزکردنەوەی تاچی پیادە بێت چۆن لە شەقامەکان بپەڕێتەوە تا ئێستا کە ئەو بەرزە پردانی لە بۆ پەڕینەوەی پیادە دروست کراوە تا ئێستا هاوڵاتی لەوەی پابند نابێت چکە کارەکە بە سەقەتی کراوە کاکزانە بەڵێ یعنی دەبینی من لە کۆڵانەکەی خۆم دەمەوێت بچمە مارکێتێکی ئەو بەری شەقامە سەرچیەکە 500 متر کیلومترێک لە منەوە دوورە ئاخە چۆن بچم لەوێ پەڕمەوە دەبێ ئەم بەرزە پردانە زیاد بکرێن بۆ ئەوی پیادە تووشی ڕووداوی هاتووە نەبێ کاتێک لە شەقام دەپەڕێتەوە ئەمە زۆر ئێمە کێشەمان هەیە وەرە ئێستا شەقامی مووسڵ من حەزەکەم بەڕاستی ئەو دەرفەتە بقۆزمەوە کاتێک پاپا سەردانی مووسڵ و چەند شوێنێکی عێراق وەرێمی کوردستانی کرد ئەو شەقامی پاپا لە مووسڵەوە هاتەوە هەولێر لە زادەی مووسڵەوە شەقامەکەیان بە پینە و کۆمەڵێک شت چاک کرد بەڵام ئەوەی کە لە هەولێر دەردەچی لە بۆ مووسڵ وەرە کاکزانە حەز دەکەم جارێک لەو شەقامە بڕۆیتە مووسڵ یان بڕۆیتە لای خەبات بزارم دەتوانێت شوفێری بکەیت لەو شەقامە ئەخەر معقولە 15 ساڵ ئەم شەقامی ئاوا چا ناکرێتەوە یعنی بۆ ئیلە دەبێ تۆ تەرکیز بخێ سەر ئەوەی داهات لە خەڵک کۆکەیتەوە لە شوفێری تەکسی قوربەسەر کۆکەیتەوە لە پیکەبی فەلاح و جوتیارەکان کۆکەیتەوە بۆ نایە شەقامەکەی بۆ چاکەی یعنی ئەمانە کێشەکانە ئێمە دژی دانانی ئەم کامێرایانین بەڵێ دەستخۆشی دەکەین ئەگەر ئامانجەکە لە بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆیە لە بۆ کەمکردنەوەی ڕێژەی گیان لە دەستدانە بە ڕووداوی هاتوچۆ لە بۆ زەرەر و کەمکردنەوەی زەرەر و زیانی شوفێرە دەست خۆشیە بەڵام قۆناغەکە ماوێتی تکایە لایانی پەیوەندیدار بەڕێز وەزیری ناوخۆ جێ لە خەڵک بوورە کە ئێمە ڕەخنە دەگرین کە دەڵێن هێشتان ئەم بابەتە ماوێتی چکە تۆ شەقامەکانت بێ سەروبەرن تەمان لە هەموو هەرێمی کوردستان تەنەوە نیە لە هەولێر یان سلێمانی یان دۆک لە ئیدارەکانی گەرمیان و سۆران و ڕاپەڕین ئەمە نییە لە هەموو هەرێمی کوردستان بە جددی شەقامەکانی ئێمە حکومەت ئامادەی نەکردووە لە بۆ هاتوچۆکردن لە بۆ شوفێرە سوپاس بۆ بەڕێز کۆچەرالی چالاکوان هەروەها سوپاس بۆ بەڕێز مامۆستاکەوت عەبدوڵڵا شارەزای بواری هاتوچۆ لە هێلسینکی لە ڕێسکایپەوە لەگەڵمان سوپاس بۆ بەڕێز کاک عیماد حەمید پارێزەر سوپاس کاک عیماد بە هیوایەوەین کۆی پرۆسەکە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ و سەرنجی خەڵکیش بۆ باشتر بوونە و بەیەکەوە هەماهەنگی زیاتر پانۆڕامامان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە